دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی سەنتەری دەستنووسخانەی زانکۆی سۆران، کۆنفرانسی ئیبن ئادەمی باڵک. ئیبن ئادەمی باڵک قەڵەمێک بە باڵای هەڵگورت. عەلامە ئیبن ئادەم ناوی محەممەد کوڕی ئادەم، کوڕی عەبدوڵڵا کوڕی محەممەد، کوڕی یوسف، کوڕی عوسمان، کوڕی ئەلیاس، کوڕی حوسێنە. بە ئیبن ئادەم ناسراو بووە. لە ساڵی 1750 زانی لە گوندی ڕۆستی باڵەکایەتی لەدایک بووە و سەرەتا لە لای باوشی خۆی خوێندوێتی و دواتر چۆتە مەدرسەی مەلا محەممەد عەبدوڵڵای بایەزیدی و ماوەیەک لەوێ ماوەتەوە. لای مامۆستایانی وەک مەلا ڕەسوول گۆرانی، مەلا عەبدوڵڵای شێخانی، مەلا عەبدوڵڵای گڕاوی خوێندوێتی. هەروەها بۆ خوێندن چۆتە مەهاباد و لە ساڵی 1780دا ئیجازەی زانستی وەرگرتووە. لە گوندەکانی مەمی خەلان و ناوبەرگان مەلایەتی کردووە. لەبەر زاناییەکەی مستەفا بەجی ئۆقزبەجی میرە ڕواندز بە ئیمام و مدەڕیس و مفتی دەڤەرەکە هەڵی دەبژێرێت. ئیبن ئادەمی باڵک لە ساڵی 1844 لە گوندی دێڵزە کۆچی دوایی کردووە. لە قوتابیەکانی زانای گەورە دەتوانین ئاماژە بە مەولانە خالیدی شارەزووری، مەلا محەممەدی خەتی، مەلا عەلی وەسانی، مەلا عەبدوڵڵای گەڵاڵی و مەلا ئەحمەدی کوڕی بکەین. زانای عەلامەی بەناوبانگ محەممەدی کوڕی ئادەمی کوڕی عەبدوڵڵای باڵەکی لە ساڵی 1960 کۆچی لە دەی ڕوستی باڵەکایەتی لەدایک بووە. یەکێک بووە لە کەسایەتە هەرە ناودارەکان. لە لای مەلا عەبدوڵڵای بایەزیدی فترەیەکی باشی خوێندووە. هاوسەردەمەکانی مەلا یەحیای مزوری بووە و مەولانە خالیدی نەقشبەندی، مەلا عەبدوڵڵای گەڵاڵی، مەلا عەلی وەسانی، ئەوانە یەکێک بووینە لە قوتابیانی ئیبن ئادەم کە فترەیەکی زۆر زانست و زانیاران لە ئیبن ئادەم خوێندووە. و ئەتوانم بڵێم مەسعود محەممەد لە زۆربەی زۆری نووسینەکانی خۆی ئاماژە بە گەورەی ئیبن ئادەم ئەدا، هەم لە بواری زانستی هەم لە بواری ڕۆشنبیری هزری معریفیدا. و لە هەمان کاتدا یەکەشی وەکو سبغەتوڵای حەیدەری دەڵێ ئەگەر هات باو زانستەکانی دنیا هەمویان ول ببان، هیچ کتێبێکی دنیا نەما بە ئیبن ئادەم دەیتوانی ئەو هەموو زانست و زانیاریان لە دەستنووسی خۆی ویان لە عیلمی خۆی بنووسیتەوە. ئیبن ئادەم لە ساڵی 1237 کۆچی دوایی کردووە لە گوندی دێڵزەی نێزەی قەزای چۆمان. ئەسپەردەی خاک کراوە و گۆڕی لەوێ. ئیبن ئادەم با وایە وا لەناو خەڵکا ئەگەڕێتەوە، دەستخەتەکانی کەوتونەتە ناو ئاو و فەوتاون و لە ناو شوون. بەڵام ئەوەی کە من بینیم دەستخەتەکانی ئیبن ئادەم بەڵێ کەوتونەتە ئاوە، دەستخەتەکانی دەرهێنراون لە ئاو و لە بەغدا پارێزاون و شوێنەواری ئەویان پێوە دیارە کە لە ناو ئاو دەرهێنراون و بازێکیان کوژاوەتەوە، بازێکیان نەکوژاوەتەوە. ئەمە دەبارەی دەستخەتی ئیبن ئادەم و ئەمەوەکو ڕاستکردنەوەیەک ڕاستی بکەمەوە. دەستخەتەکانی تری ئیبن ئادەم بڵاون لە شوێنەکانی تری جیهانە و ئەبێ بە شوێنێنە بگرن و بیان دۆزنەوە و یەکیان بخەن و بەڵکو تەنانەت دیوانی شعری کوردیشی بدۆزرێتەوە کە تا ئێستا کەس هەواڵی نازانێت، لەوانەشە دیوانی هەبوو بێت. و زانایەکی گەورە، شارەزا لە هەموو زانستەکانی سەردەمی خۆی، لە زمانی عەرەبی و فارسی و کوردیدا سەرامەت، لە زانستەکانی زماندا، لە زانستە عەقڵیەکاندا، لە زانستە نەقڵیەکاندا دانراوی هەیە. نزیکەی 45 بەرهەمی بۆ تۆمار کراوە. قسەکردن و باسکردنی ژیانی ئەم کەسایەتیە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستە و پێویستە ناوەندە ئەکادیمیەکانمان گرنگی زیاتر بدەن بۆ ناساندنی کەسایەتیە زانستیەکانمان، زانایانی ئاینی بە دەرەجە یەک کە تا هاتنی مۆدێرنەش ئەوان ئاوا هەڵگر و مەشخەڵدانی زانست و زانیاری و ئەدەبیات بوون لە کوردستان. ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئێمە چۆن سوود وەربگرین بۆ ئێستا لە کەلەپور و لە توراسی عەلامەیەکی وەکو ئیبن ئادەم. بەرهەمەکانی کتێبەکانی چۆن ببوژێنینەوە، چۆن چەمکە معریفیەکانی تەوزیف بکەین بۆ ئێستا، چۆن نەوەی نوێ ئاشنا بکەین بەو مەنهەج و میتۆدەی کە ئەو زانایە لەسەری ژیاوە، لەسەری بیری کردوتەوە، چۆن ڕوانیوێتە بوون، چۆن ڕوانیوێتە ژیان، چۆن ڕوانیوێتە پەیوەندی نێوان زانستەکان، هەڵوێستەکانی ئەو لەسەر کۆی زانستەکان، لەسەر کۆی دیاردە کۆمەڵایەتی و سیاسەکان، لەسەر پەروەردە، لەسەر
پەیوەندی ئینسان بە خودداوە بە کۆمەلگاوە ئەمانە هەمووی جێی باس و لێکۆڵینەوەن و بوارێکی زۆر بەپیتن بۆ ئەوەی توێژەرانمان کاری لەسەر بکەن. بەڕاستی ئەم کەڵە زانایە شخصیەتێکی هەڵکەوتووی ناوزانانی کوردە بگرە زۆربەی هەر زۆری ئەوانەی کە قسەیان لەبارەی ئیبن ئادەم کردەوە و نووسینیان لەبارەی کردووە وەسییان کردووە کە ئیبن ئادەم پێ سەردەم و زمانی خۆی کەوتووە بە سەدەیەک. ئیبن ئادەم یەکێکە لەو زانانەی کە بە حقیقەت زۆرترین موئەلەفاتی هەیە. هەندێک لە معاسرینی خۆیان گوتویانە زیاتر لە 100 کتێبی هەیە، زیاتر لە 100 دانراوی هەیە. لەو 100 دانراوە زۆرێکی زۆریان ماوە نەدۆزراونەتەوە، هەندێکیشیان دۆزراونەتەوە و ناویان هەیە بەڵام وەک کتێب نین. من لەم دوایە بەختەوەر بووم بە دۆزینەوەی عنوانێکی تری کتێبی ئیبن ئادەم بە ناوی عەطیەة الخولان لە زانستی سەرفە. ئەم کتێبە وەک ناو ماوە کتێبێکی ئیبن ئادەمە بەڵام بۆ خۆی ونە دیار نییە. ئینشاءڵڵا بە هەوڵی باحثەکان هەوڵ دەدرێ ئەم کتێبانە هەر هەمووی بدۆزرێتەوە و هەمووی چاپ بکرێت کە زانایەک لە 100 دانراوی زیاتر هەبێ دیارە مستەوای زانستی زۆر بەرزە. هەر مستەوای هەر بزانایشی مستەوای زانستی بەرز بوو بێ حتمما تەڵەبە و فەقەی زۆری هەبوون، قوتابی زۆری هەبوون. شێخ ئەحمەد ئاغای دێڵزێ لە نامەیەکدا بۆ بەندان نووسیویە لە ساڵی هەشتاکان دەڵێ مەلای ئیبن ئادەم کە ئەو بەنە مەلا محەممەدی ئیبن مەلا ئادەمان باسی دەکات دەڵێت هەمیشە زیاتر لە 120 فەقێ تا 160 فەقەی هەبووە. بەڵام لەو 120 فەقێ تا 160 فەقەیە لەبەر ئەوەی مێژوو وەک پێویست نەنووسراوەتەوە لەو 120 فەقێ تا 160 فەقێ کە هەیبووە دەبووە ئێمە ئێستا لیستێکمان هەبە زیاتر لە 200 ناوی قوتابیانی ئیبن ئادەممان لەبەردەست هەبووە. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی مێژوو وەک خۆی نەنووسراوەتەوە ئێستا ئێمە ناوی چەند زانایەکمان لەبەردەستە کە قوتابی ئیبن ئادەم بوون. لەوانە مەولانە خالیدی نەقشبەندی کە یەکێکە لە قوتابیاهەرە باڵاکانی ئیبن ئادەم، هەروەها مەلای خەتی یەکێکە لە قوتابیاهەرە باڵاکانی ئیبن ئادەم و مەلا عەلی وەسانی ئەوە یەکێکی ترە مەلایەکی گەڵالیش ئێستا ناوەکەم نایەتەوە. ئەمانە گەورە قوتابیانی ئیبن ئادەم بوون کە بوونە گەورە زانانی سەردەمی خۆی. ئەم هەنگاوە کۆنفرانسی لەم جۆرە بۆ زیندووکردنەوەی سامانی کللتوری و هزریمان هەوڵێکە بۆ گەڕانەوە بۆ ناو دەقی مێژوو کۆتایی هێنان بە پەراوێز نیشینی. ئاوێتەکردنی ڕوانگەیەکی نوێی تیۆریە یان هەریش لەبێ لە گۆڤارەکەیانە عەرزێکی بکەن لە باتیەوەی کە کتێبی دایکی مەقسیم گۆرکی چاپ بکەن یان کتێبی کێ چاپ بکەن ئەو کتێبیان چاپ کردایەت ئەو کتێبە مایەوە. ئیبن ئادەمی باڵەکی یەکێکە لە زانا گەورەکانی کورد کە لە سەدەی 18 سەدەی 19 بووە بە دەقیقی لە ساڵ 1950 میلادیا لەدایک بووە. سەرەتای خوێندنی لە ناوچەی باڵەکایەتی و لای باوکی خۆی مەلا ئادەمی باڵەکی دەستی پێ کردووە. مەلا ئادەم یەکێک بوو لە مەلا گەورەکانی ئەو سەردەمە مەدرسەی هەبووە، کتێبخانەی هەبووە لە گوندەکەی خۆیانە لە گوندی ڕۆستا و قوتابی و فەقەی زۆری هەبووە. سەرەتای خوێندنی لای باوکی دەست پێ کردووە محەممەدی ئیبن ئادەمی باڵەکی و پاشان چۆتە لای محەممەد عەبدوڵای بایەزیدی کە یەکێ بووە لە موجاز و لە مەلا گەورەکانی زانایانی حەیدەری کە بۆ زانا گەورەکانی ئەو سەردەمە و لای ئەو کۆتایی بە خوێندنی هێنا و ئیجازەی مەلایەتی وەرگرتووە کە بۆ بە مەلا لە ناوچەی ڕەواندز و باڵەکایەتی و کاتە سەردەمی میرایەتی سۆران و میری کۆرەی سۆران بووە مەلایەتی کردووە. لەبەر ئەوەی کە مامۆسایەک و زانایەکی بەتوانا بووە لە ڕووی زانستیەوە لە ڕووی خوێنەواریەوە میری کۆرە میری سۆران ئەیباتە پایتەختی میرایەتی سۆران ئەیباتە ڕەواندز و ئەیکا بە مامۆستای مدەڕیسی مزگەوتی گەورەی ڕەواندز و ئەیکا بە مفتی میرایەتیەکەی ساڵانێکی زۆر لەوێ خزمەتی کردووە. لەگەڵ ئەوەشا کە مفتی و قازی میرایەتیەکە بووە بەردەوام مەدرسەی هەبووە تەدریسی کردووە کۆمەڵە زانای زۆر گەورەی پێگەیاندووە. یەکێک لەو زانا گەورانەی کە ئیبن ئادەم پێگەیاندووە مەولانە خەلیلی نەقشبەندیە، یەکێکیان مەلا عەبدوڕەحمانی ڕۆژبەیانیە، یەکێکیان مەلا عەبدوڵای گەڵاڵیە، زۆر زانای گەورەترێکیان مەلای خەتێ، یەکیان شێخ عەلی وەسانی ئەمانە کە لای ئیبن ئادەم خوێندویانە و کاریگەریەکی زۆری بۆ دوای خۆشی جێهێڵاوە. تەنانەت
مش حاجی قادری کۆی کەیکێکە لە شاعری گەورەکانی بیری نیشتمانی بیری کوردایەتی لەژێر تەئسیری ئەفکار و بۆچوونەکانی ئیبن ئادەمە کە حاجی قادر ڕاستەوخۆ لای مەلا ئەحمەدی ئیبن ئادەم کە کوڕی ئیبن ئادەمی بەڵێکی دەرسی خوێندووە لەگەڵ مەلا عەبدوڵای جەلیزادە و توانیویانە جوڵانەوەیەک چاکسازیەک نوێکردنەوەیەک لە ڕەوشی ئاینی ڕەوشی خوێندن و خوێنەواری و زانستی و لە ڕەوشی دینداری و فەرهەنگی لە هەموو کوردستانات دروست بکەن. ئیبن ئادەم کاریگەری زۆری هەبوو لەسەر مێژووی کورد و لەسەر بزافی خوێندن و خوێنەواری و ڕەوشی ئاینی لە هەموو کوردستانەوەی کێکە لە زانا گەورەکانی کورد. دارە ئیبن ئادەمی باڵەکی یەک لەو کەسایەتە هەرە دیارەکانی مێژووی کوردەوە یەک لە زانە پایە بەرزانەیە کە مێژووی کورد شاناسی پێوە دەکەوە کاریگەری بەسەر جۆرێک لە زانایانی دیکە و مامۆستای جۆرێک لەو زانا گەورە پایە بەرزانە بووە کە کورد شانازی پێ دەکات. تەنانەت ناوبانجی ئیبن ئادەم خۆی کە نەک لە تەنیا لەو کوردستان بەڵکو بە ناوچەکانی دیکەی جیهانیش بڵاو بۆتەوە و کاریگەریەکەی ئەوە بووە کە نەک تەنیا لە چوارچێوەی زانستی ئاینی ببینێتەوە بەڵکو ئەو چوارچێوەی تێدەپەڕێنەوە گرنگی بە بوارەکانی دیکەی زانستی فەلەکی و هەروەها وێژە نەحو سەرد و تەنانەت لە بواری شعریدا دەستێکی باڵای هەیە و شعری کوردی و عەرەبی و تەنانەت بە زمانی فارسیش شعری هەیە. دیارە زانان باسی ئەوە دەکەن کە پلەی زانستی مامۆستا ئەوەندە بەرز بووە، یعنی بە جۆرێک لە مەوسوعە باسی دەکەن تەنانەت بە تاقانە و تاکە کەسایەتیەک باسی دەکەن لە مێژووی کووردا کە ئەوەندە زانستیە بووە. لەو ڕۆ نمونێک دێنەوە تەنانەت سەڵتەنەتی عوسمانی ئەو کاتە لە سەدەی 19 دیارە پرسیارێک ئاراستەی تێکڕای جیهانی ئیسلامی و بزەبت زانایانی ئاینی دەکات دەربارەی بابەتێک و ئەو پرسیارە هیچ کام لە زاناکانی ئاینی ناتوانن وەڵامی دەنەوە. ئەو پرسیارە دەدرێت بە زانا ئیبن ئادەم. دارە ئیبن ئادەم ئێوارەکەی لێی ورد دەبێتەوە شڕۆفەی دەکات بۆ بەیانەکەی لەگەڵ فەقیهەکانی مشاوەڕەی دەکات و وەڵامەکەیان پێ دەبێت و فەقیه فێرخوازەکانیشی وەڵامەکەی ئیبن ئادەمیان بەدڵە و ئەو وەڵامە دەنێرێتەوە بۆ سەڵتەنەتی عوسمانی و جێگای دەستخۆشی بووە. تەنانەت وەکو تەنیا کەسێک کە وەڵامی ئەو پرسیارە زانستی دابێتەوە کە زاناکانی دیکە ئەو توانایی ئیبن ئادەمیان نەبوو. وەروە لە بوارێکی دیکە دیارم کەسایەتی ئیبن ئادەم وەکو جۆرێک لە کاریزما بووە. یعنی ئەگەر سیر بکەین کاریگەری نەک بە تەنیا بەسەر ئەوەی فێرخوازەکانی بوو، کاریگەری بەسەر کەسانی دیکەش بووە. بۆ نمونە حاجی قادری کۆی دارە هەستی نەتەوایەتی ئیبن ئادەم جۆرێک بووە بە جۆرێک قوڵە و کاریگەری و هەوێن و بۆ شاعیربوونی پیاوێکی هەڵکەوتی وەکو حاجی قادری کۆی. ئیبن ئادەم کەسایەتێکی گەورە و زانایەکی پایەبەرز بووە، کۆمەڵێک صفات و کۆمەڵێک ئاکاری هەبوونەکەوای کردێ بێتە کەسایەتێکی زۆر گەورە. یەک لەو صفەتە هەرە گەورانی ئیبن ئادەم لایەنی عیلمەکەی بووە، بەڵام صفەتی دووەمی کە لایەنی عیلمەکە ئینسانێکی بە غیرەت و نیشتیمان پەروەریش بووە. حتا مامۆستا مەسعود محەممەد لە کتێبەکەی خۆی لەسەر حاجی قادری کۆی باسی ئیبن ئادەمەکە دەڵێ ئیبن ئادەم کەسێکی زۆر نیشتیمان پەروەر بووە، زۆر کورد بووە، بەڵام ئەو کوردایەتی لە ئیسلامەوە سەر دروست بووە. یعنی هەموو ئەوانەی لە مسلمانێتەوە دروست بە یەکێکی کە لە صفەتە هەرە گرنگەکانی ئیبن ئادەم کابرایەکی حەقبێژ و زمانڕەوان و کابرایەکی لەسەر حەق بووە، غیرەت بووە. حتا یەک لەو قسانی کە هەموو ئەوانەی لەسەر ئیبن ئادەم باسەکەن باستەوە ئەکەن کە ئیبن ئادەم کاتی خۆی کە یەکەم کەس بووە تەعین بووە لە میرنشینی سۆران، هەروەها وەکو موچە و پاداشتیش شخصی یەکەم بووە، بەڵام کاتێک هەندێک هەڵەی دیتە لە میری پاشای کۆرە لە میری سۆران پێ قبوڵ نەکرا. یعنی سەنجار داوای لێ کردێ کە دەبێت ئەوەی بگۆڕێ کە زانیتی پاشای کۆرە میری سۆران لەسەر ڕێیەکانی خۆ هەر سوورە. ئیبن ئادەم زۆر بە شانازیەوە میرنشینی سۆرانی بەزێ هێشتیا، لەو پای بەزێ هێشتیا، پۆستی بەزێ هێشتیا، ژیانی گوندی هەڵبژاردێ نەک بمێنێتەوە لەسەرەوەی خوانەخواستە زوڵم و ستەم بکرێت ئەوی جێلۆ ڕابگرێت. حتا لە باسی غیرەت و جوامێری ئیبن ئادەم لەسەر ئەوە لە بواری کۆمەڵایەتیش بووە، لە بواری دینیش. یعنی ئیبن ئادەم حتا مامۆستا مەسعود محەممەد یەک لەو قسانە دەڵێ ئیبن ئادەم ویستیتی بەخۆی ئاەتی مەڕ حەدیثی مەڕ منکم مونکەرن تەطبیق بکاتن. ئەگەر لە شوێنێک زانی بێدینی کرایە بەخۆ بۆ فەقیهەکانی دەچوون قبوڵی ئەوەی ناکردن کە خەڵکێک لە دین لا بدا و کاری بێدینی بکە ئەویش تەماشا بکاتن. بۆیە بە کورتەکە دەتوانین بڵێن ئیبن ئادەم کەسێکی زانا، کەسێکی بە غیرەت، بەڵام چەندی زانیوە زیاتریش ئیشی پێکردێ لەبەر هەندی ئەو کەسایەتی گەورەی پێ دەرچوو کە ئێستا ئەمە بە شانازیەوە لەو کۆنفرانسە یادی دەکەین. ئیبن ئادەمی باڵک زانایەکی زۆر پایەبەرزە، هەر وەکو
زاناکانی تر ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە هەموو بوارەکانی نووسین و خوێندنەوە و تەنانەت گەورەی ئەو زانایە لەوە بە دیار دەکەوی لەو دەستنووسانە و لەو نووسینانەی کە بەجێ هێشتووە کۆمەڵە نووسینێکی بەجێ هێشتووە کە هەندێکیان چاپ کراون هەندێک تریش پێویستی بە دیراساتی و توێژینەوەی زیاتر هەیە لەو ڕوانگەوە دەستنووسخانەی زانکۆی سۆران لێژنەیەکی زانستی پێکهێنا بۆ دیراسەکردنی ئەو زانە بەرزە و ئەو دەستنووس و نووسینانەی کە بەجێ هێشتون لە دوای خۆیەوە ئەو کۆنفرانسی ئەوڕۆکە لە 2 ڕۆژ پێک دێ کۆمەڵە پانیالێک دەگرێتە خۆی ئەو پانیالەی کە ئێستا بەڕێوە دەچی پانیالێک کە لەسەر لایەنی ئەدەبی ئیبن ئادەم 5 توێژینەوە دەگرێتە خۆی تایبەتە بە ئەو شیعرانێک کە ئیبن ئادەم نووسیوەتی جگە لەوەش پانیاڵی دواتر وەکو ڕۆژنامەنووس تەنانەت لە مێژووشە نووسینی هەبووە پانیالێکی تایبەتیش هەیە بە زمان و زانستەکانی زمان لەلایەن ئیبن ئادەم لە نەحو و سەرف و بەلاغە و تا ڕادەیەکی زۆر ئیبن ئادەم زانایەکی مەوسوعی بووە وەکو زانایەکانی پێشتر تایبەتمەندی خاصی نەبووە بە عیلمێک و نووسینێک لە عیلمێک لەبەرەوە لە زۆر بوار نووسیوەتی ئەو جەلسەی کە ئێستاە ئەو پانێڵی کە ئێستا بەڕێوە دەچی تایبەتە بە شعرەکانی ئیبن ئادەم کۆمەڵە مامەسایەکی پایەبەرز لە چەند زانکۆیەکی جیا لە دەرەوەی وڵاتیش بەشدارن و هیوادارین سوودی هەبێ بۆ هەموو لایەک أنه لم تبقى للعباد أية حجة وذريعة كنتيجة للخماسية. گرنگترین بەرهەم و دەستنووسەکانی ابن ئادەمی باڵک ئەمانن علم الكلام والمنطق علم الفلك والهندسة والحساب علم النحو الصرف والبلاغة شرح فرائض شرح المنهج في الفقه كتاب في الوضع والبيان والآداب مشكاة المنقول في 4 فنون النحو والصرف والعروض والمنطق مجالس النواميس في المواعظ سلسلة الذهب عن تاريخ حياته كتاب في التاريخ زبدة الأسرار تهذيب الأصول إلى مدارك العقول شرح الهدايا شرح ذات الشفاء ژیانی ابن ئادەم زۆربەی هەر زۆری خۆی لە ژیانی خۆی لە مەنتیقەی باڵەکایەتی بووە بە حکمی ئەوەی شوێنی لەدایکبوونی و نیشتیمانی بووە بەڵام فترەیەک لای پاشای گەورە مفتی بووە مفتی ئیمارەتی سۆران بووە هەر لە وێندەریشەوە مەلای خەتێ بوویتە یەکێک لە فەقێکانی ابن ئادەم ئەو کاتێ ابن ئادەم ڕاوەندوزی جێهێشتووە مەلای خەتەی لە شوێنی خۆی داناوە وەکو مفتی ئیمارەتی سۆران واروای ابن ئادەم گەشتێکی زانستیشی کردووە لە بۆ مەهاباد لەوێندەریش ماوەیەک فێری زمانی فارسی بووە چونکە ئەدەبیاتی فارسی ئەو کاتی زۆر ساڵ بووە ابن ئادەم سەفەری کردووە لە بۆ قەڵات سۆلان بە خوێندن بەڵام فترەیەکی کەم لەوێ دەرمایتەوە ابن ئادەم سەفەرێکی ئاکرێ کردووە لە مزگەوتی حازی تووس لە ئاکرێ ماوتەوە فترەیەش لەوێن دەربووە ئەتوان بڵێم گەشتەکانی ابن ئادەم زیاتر لە بەشە کوردستانەکەی عێراق بووە یەک سەردانی لە بۆ مەهاباد بووە لە بۆ فێربوونی زمانی فارسی بەداخەوەی هێشتا بەرهەمە جومگەیە گرنگەکانی عەلامەی ابن ئادەم نەکەوتۆتە بەردیدی خوێنەران و هێشتا بە دەستنووسی ماونەتەوە بەشێکشیان هەر فەوتاوە ئەگینایەمە بە تایبەتی لە بەرهەمە کەلامی و فەلسەفی و مەنتیقیەکانی و لە بەرهەمە زمانەوانەکانی زۆرش دەتوانین تێبگەین زۆرش دەتوانین خوێنینەوە لە دیوانە شیعریەکەی کە بە زمانی فارسی و عەرەبی نووسیوەتی زۆر گەوهەری گرانبەهای معریفی و ئەزمموی شاعرانەی بەرز هەیە کە پێویستی بەوە هەیە کە نەفەسێکی زیاتر دەرفەتێکی زیاتری پێ بدرێ من پێم وایە لە ئەمڕۆ بەدواوە ئێمە زیاتر ئەو ئەرکەمان دەکەوێتە سەرشان لە توێژەرانمان هات بدەین بۆ هەڵدانەوەی لاپەڕە زێڕینەکان و تۆمارکردنی سەرنجی بەسوود لەسەر بەرهەمەکانی عەلامە ئیبن ئادەمی باڵک. ئیبن ئادەم بە حەقیقەت زانایەک بۆ زانایەک سەرڕای ئەوەی کە وەک لە نامەکەی شێخ ئەحمەد ئاغای دێڕێ هاتووە بەدائیم زیاتر لە 120 فەقێ تا 160 فەقەی هەبووە سەرڕای ئەو هەموو فەقەی زۆرەش دیارە بە نووسینەوە زۆر خەریک بووە ئەگەر بەردەوام
خەڵی زۆری نەبووە ئاخر سەد زیاتر لە سەد دانرا و ئەو هەموو فەقێرش دەرز بڵێەوە زەحمەتە کارێک بەڵام ئەوە هەر بە ئیبن ئادەم کراوە سەرڕای ئەو هەموو فەقێر زۆرە وەختی بۆ نووسینەوەش داناوە و کتێبی تالیف کردووە و لە کتێبەکانی ئیبن ئادەم بەڕاستی کتێبی جۆرا و جۆر هەن هەندێکیان صرف زانستێکن کە لە حودرە دەخوێندرێن وەک علمی سەرف و نەحو ئەو شتانە بەلاغە هەندێکیان مێژوش هەم مێژووی سیاسی هەم مێژووی منطقە هەندێکیشیان مێژووی ئیسلامین وەک سیرەی پێغەمبەر کە کتێبێکی ئیبن ئادەم یەک بەرگم دیوە من لە سەفەرێکم بۆ شنۆیە بۆ خزمەتی قازی خدری لەگەڵ مامۆستا سعی سەفەر سەردانێکمان کرد لەوێ کتێبێکی نیشاندان بە خەتی ئیبن ئادەم 490 قسور لاپەڕە بوو 490 قسور لاپەڕە کتێبێکی زۆر زەخت اینجا ئەمە بەرجێک بوو لە یەک کتێب ئیبن ئادەم حقیقەتەن زانایەکی هەڵکەوتەی سەردەمی خۆی بووە چ لە نووسین چ بە دەرفەقەیان بە نووسینش کە نووسینی نووسیوە بۆ پێشکەوتوی سەردەمی خۆی بۆ زاناکە هەوڵی داوە بە کوردیش بنووسێ لەمانە کتێبێک کە ناسراوە بە ئۆیسەی ئیبن کەماڵ مەتەلی ئیبن کەماڵ ئەو مەتەلە ئیبن کەمالە مقدمەکەی ئیبن ئادەم بۆ خۆی باز دەکاتەڵە مقدمەکەم بە کوردی نووسی بوو بەڵام خەڵک تیر و توانجی لە دەنان کە چۆن من بە کوردی نووسیوە ئیبن ئادەم سەرڕای تیر و توانجی ئەوان ڕەت دەکاتەوە گاڵتە بە عەقڵی ئەوانە دەکات دەڵێ ئەوانە وەک جووچکەن لە قەپێلکی خۆیان دەرچوو بن هەتاکو ئێستاکانیوەنێ من ئاگادار بم دەستنووس و نووسراوەکانی ئیبن ئادەمی باڵەکی تقریبان 14 نامی ماستەر و دکتۆرای لەسەر هاتووە هەندێک لە کتێبەکانی چاپ کراون و دێکۆلینە و تحقیقیان لەسەر کراوە بەڵام ڕەنگە بۆ سەردەمی ئێستا بەتایبەتی بۆ خوێندنگە ئاینیەکانیش ڕەنگ کتێبەکانی ئیبن ئادەم تایسە نەکرابنە مەنهەج ڕاستە حاشیە لەسەر هەندێک لە کتێبە مەنهەجەکانی خوێندنی ئاینی و مەدرسە دینیەکان نووسیوە و بەتایبەتی لە نەحو سەرفا لە بەلاغا لە منطیق و لۆژیکە کۆمەڵی لێکۆلینەوەی کردووە و مامۆستایانی کوردستان بە درێژایی ئەو سەردەمی ئیبن ئادەم هەتاکو ئێستاکانش زۆریان ئەو مەخطوطانە و ئەو دەستنووس و نووسراوانە کە دەستیان کەوتووە سودی زۆریان لێ وەرگرتووە ئەگە بینە سەرەتاکانی هەستی نەتەواتی و بیری کوردایەتی بە حاجی قادری کۆی مێژووی بیری نەتەواتی دەدرێتە پاڵ حاجی قادری کۆی و لەو ڕۆوە حاجی قادری کۆی مامۆستای و فێرکاری بیری نەتەواتی حاجی قادری کۆی سەرەتاکەی قوتابیەک بوو لە لای ئیبن ئادەم و لەوێوە هەوێنی زانستی و بیری کوردایەتی حاجی قادری کۆی سەر هەڵدڵەوە حاجی مەلا عەبدوڵڵای باپیری مەسعود محەممەدیش بە هەمان شێوەیەک لەو کەساتیەوە کاریگەر بووە بە بۆچوون و بیری و باوەڕە نەتەوایەتیەکانی ئیبن ئادەم دارە ئیبن ئادەم لە سەردەمێک هەستی نەتەوایەتی قوڵ بووە کە ئەو فتوێە ئەو سەردەما یعنی لە نامۆ بووە و لەو ناوچەیەدا بیری کوردایەتی بەو شێوە نەبووە تەنانەت خەڵکی ئەو سەردەما خەڵکی عوام تەنانەت میر و سوڵتان و میرەکانی میرنیشنەکانیش هەوڵیان دەنا نەسەبی خۆیان بخەنە پاڵ نەتەوەی عەرەب بەڵام ئەو جێ شانازی بە زمانی کوردیەوە دەکات تەنانەت ناوی کوردستان چەند جارێک دێنێ و ناوی سەڵتەنەتی کوردستانیش ئەو کاتە دەباوەش شتێکی بێوێنەیە کە ئێمە زۆر جار ئاماژە پێ ناکەین ئەوەش لایەنێکی شاراوەیە لەو کۆنفرانسەی کە ئەمڕۆ سازکرا ئەو دیوە شاراوەی ئیبن ئادەم ڕووماڵ کرا و هەروەها لە ڕووی ڕۆشنبیریەوە دیارە ڕۆشنبیری ئیبن ئادەم بە شێوەیەک بووە هەندێک ئەحمەد عوسمان ئەبوبەکر یەک لەو مامۆستا بەڕێزانەیە ئەو لەو دکتۆرە بەڕێزانەیە کە ئاماژە دەکا کاریگەری ئیبن ئادەم بەسەر ڕۆشنبیری کوردی ئەوەندە بەرزە ئەگەر بێت و ڕۆشنبیری کوردی باسی یان ناوی زاناکانی بواری ڕۆشنبیری بێنێ و یادیان بکاتەوە پێویستە ئیبن ئادەم لە ڕێزی هەرە پێشەوەی ئەو کەسانە بێ پێویستە باسییان بکرێ و یادیان بکرێتەوە لەبەر ئەو پێگە ڕۆشنبیریەک هەر لە نووسرا و زانیاریەکانی کە و بەرهەمەکانی کە لایەنێکی دەوڵەمەندی کتێبخانەی کوردی بوونە و کاریگەری و ڕنگدانەوەی بەسەر بوارەکانی دیکەی زانستی شەبووە بە تایبەتی کە باز دەکرێت ئەوەی کە ئیبن ئادەم لە بواری بیرکاری و فەلەکناسی تیۆر و بیردۆزەی جیای هەیە و جیای دەکاتەوە لە باقی زانستەکانی دیکە کە ئیبن ئادەم پێدا ناسرێەوە جۆرێک لە داهێنانی کردووە لەو بوارانە و ئەگەر سەیری ئیبن ئادەم بکەن بە شایەدی بێگانەکان عەباس عێزاوی یەک لەو
کەسایەتە مێژونووسانەیە لە عێراقدا گاهی ئەوە دەدا لە کتێبەکەی دەڵ بە ناوی ئیبن ئادەم بە پێشەنجی ئەوانە دێنێت کە لە بواری نەحوسەڕدا دەستێکی باڵایان هەبووە ئەوەش نمونێکی زیندووە کە لە باگاهی بێگانە و خەڵکی نامۆ ئاماژە دەکەن کە توانای ئیبن ئادەم لە سەروی ئەو کاتێک کە لەسەر ئاستی عەرەب نەکورد لەسەر ئاستی عەرەب بۆ ناوچەکە ئیبن ئادەم دەستێکی باڵای هەبووە لە سەروی زاناکانی دیکەوە خۆی داوێنێنە لە کتێبەکەی. بە قەنەعەتی من لە مەسەلەی ئیبن ئادەم کە بوویتە زانا ڕاستە بەشێکی دەگەڕێتەوە سەر عائیلە و خانەوادە دەورە بینیتن بەڵام خودی ئیبن ئادەم یعنی تەماشای ژیاننامەی کە هەوڵ و کۆشتێکی زۆری کردیا جهدێکی زۆری کردیا تا یەک لە قسەکان باستەوە دەکرێت هەرچەندە هەندێک ڕخنیان لەسەر ئەو قسەی هەیە دەڵێن کاتێک ئیبن ئادەم دەرسی بە فقهیان گوتە لە ڕوستێ بۆ لە کێندەرێ بووە ئافرەتێک هاتووە نامەیەکی فارسی وێ بۆ داوای لە ئیبن ئادەمی کردێ کە نامە فارسیەکە بخوێنیتەوە بەڵام ئیبن ئادەم فارسی نەزانێ فەقیهێک لێوێ فارسی زانیە کە فەقیهەکە نامەکەی خوێندیتەوە دوایە ژنەکە بە ئیبن ئادەمی گوتی ئەتوو ئەو مامۆستایە کە قوتابێکت لە خۆ زیرەکترا دەڵێ ئیبن ئادەم هەستی بە نەقص کرد ناکرێ زانا دابنش مامۆستاش بووە فەقیهشی هەبوونا تەدریسیشی هەبووە بۆیە ئیبن ئادەم بڕیار دەداتن ئێرە کوردستانی عێراق بەجێ دێڵێ دەچێتە کوردستانی ئەودی و تا بەڕەوانی فێری زمانی فارسی دەبی ئەو جا دەگەڕێتەوە نام قەنەعەتی من ئیبن ئادەم خانەوادە دەورە بینی ژینگە دەورە بینی منطقە دەورە بینی بەڵام لە سەروی هەموویەوە هیمەتی خۆ چەند دەوری هەیە بۆیە ئەو بەسەرهاتی ئەم تازی گێڕامەوە دەکرێت بکرێتە نمونەیەک هەموو گەنجەکانمان بیکەنە ئاوێنەیەک تا لێەوە هەوڵ بدەن چۆن فێری زانست و زانیاری و گەشەپێدان بخوا لأن المرؤوس ليس له حق الاعتراض ليس له حق في حجاجه أو في حججه نجد أنه الحقائق ابن آدم درجة شعرية إلى الجنة هذا دكتور هشيار الرد فيما يخص سؤال الأخ أو برادري قوتي عبوس بمعنى زۆربەی زۆری زانست و زانیاریەکانی سەردەم ئیبن ئادەم لەسەر نووسیون مەسەلەن بۆ نمونە لە زمانەوانی لە نەحو لە سەرف لە بەلاغا لە عیلمی منطق لە عیلمی کەلام لە عیلمی بەدیع ئیبن ئادەم لەسەر نووسیوە یعنی ئیبن ئادەم مەلایەکی ئاسایی نەبووە وەکو مامۆستانی ئاینی ئەو سەردەما تەنها بایەخ بە بوارێک لە بوارەکان بدەن بەڵکو ئیبن ئادەم بایەخی بە هەموو لایەنەکان داوە بایەخێکی فراوانی پێداوە واروە ئیبن ئادەم بایەخێکی زۆری بە مێژوو داوە دوو سێ کتێبی لەسەر مێژوو هەیە ئیبن ئادەم بایەخی بە فەلەکناسی داوە کەم وا بۆ مەلای ئەو کات بایەخ بە فەلەکناسی بدات و شت لەسەر عیلمی فەلەک بنووسێ ئیبن ئادەم بایەخی بە عیلمی فقه و ئوسوڵ داوە شەرعزانێکی زۆر بەناوبانگ بووە کەم کەس هەبوو وەکو ئەو لەو کات لە شەرع بزانێ واروە ئیبن ئادەم لە بواری شعریشە یەک دوو دیوانی هەیە لە مەدحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروەها لە باسکردنی پەیوەندی نیوان بەندە و خوا ئەتوانم بڵێم کۆمەڵێک بابەتی ئاینی لە شێوەی شعرەوە داڕشتووە ئەوە هەمووی ئەو ڕاستیانە گەورەی ئەو زاتە گەورەمان پێشانەدا کە کەسێک بۆ وەکو مەوسوعەیە کە توانە بڵێن تەماشا بکەین لە هەموو بوارەکانی ژیان قسەی لەسەر کردووە مجموعەیە کتێبی باشی هەیە وەکو تهذیب الأصول لعلم أصول الفقه ميقات المعقول أمانة مجموعة كتابي جرينجن رسالة في إثبات الواجب حاشية هي بس كتاب مكاني منطق ولوجيكا أمانة نشاني أوادن بأيما كابن آدم ديان صال توانيوتي وكو مرجعي كي زانستي وكو مرجعي كي فكري لكردستاني ڕۆژهەڵات و باشوورە و تەنانەت کاریگەریەکانیشی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانی با کوور هەبووە وەکو مەرجێک مامەڵەی لەگەڵ کراوە و زانای گەورە لە بەردەستیا گەورە بوون وەکو مەولەنا خالیدی شارە زووری وەکو مەلا محەممەدی خەتێ وەکو ئەو کوڕەکەی مەلا ئەحمەدی کوڕی ئەمانە مەجموعەیە زانای گەورن کە لە قوتابخانە و مەدرسەکەی ابن ئادەما گەورە بوون و ئێستاژ ئێمە خەون بەوە دەبینین کە حوجرەکانی کوردستان جارێکی تر ببوژێنەوە و نەمازیج و نمونەی بەو شێوە بەرهەم بهێنن بۆ گەشەپێدان و بۆ بارهێنانی نەوەی بە حەقیقەت ئیبن ئادەم کەسایەتێکی عالم بووە کەسایەتێکی زانا بووە لێژوزان بووە لەگەڵ سیاسەتیش تا بڵێ تێکەڵ بووە چونکی لە پێتەختی ئیمارەتی سۆران نزیک بووە کەسێک کە لە پێتەختی ئیمارەتی سۆران نزیکە بێت هەر ئیمارەتێک ئاگاداری ئەحداث دەبێت و قسەش لە ئەحداث دەکات ئیبن ئادەم کەسێک نەبووە دەستەمەوە بکرێت ئیبن ئادەم
لەوانە بووە کە بۆ هەر کارێکی ناڕەوا ڕوبەڕوو بەتەوە اینجا ئەگەر بە قسە هیچی بۆ نەکرابێ بە فەقێکان هەر لە نامەکەی مەلا حاجی شێخ ئەحمەد ئاغا هاتووە دەڵێ ئەو 120 تا 160 فەقێی ئیبن ئادەم هەمویان مسەلح بوون هەمویان سلاحیان تێ بووە بۆ ئەوەی ئەگەر پێویست ببێ بە چەک و سلاح داکۆچی لە مامۆستا و لە بیرڕاکانی مامۆستایان بکەن بە حەقیقەت کەساتی ئیبن ئادەم هی ئەوەیە لە زۆر ڕۆوە دیراسەی حیاتی بکرێ دیراسەی مؤلفاتەکانی بکرێ بگەڕن بە دوای شێعرەکانی بدۆزرێنەوە ئیبن ئادەم دیوانی شێعری هەیە هەر ئەو بەشە شێعری فارسیانەی کە لەناو کتێبی شەرعی زات و شفا هەن بەشە شێعرێکن لەوانەیە نامیلکەیەکیان لێ دەربچێ ئەگەر دیوانێکیان لێ دەرنەچێ کتێبەی ئیبن ئادەم کە من دیومە لەسەر زات و شفا لای قازی خمری هیوە نەبووە ئیبن ئادەم کتێبیشی لێ بەردەست نەبوون لەو شەرحەدا ئاماژای بە دوو کتێب کردووە یەکێکیان تەلیفی ابن الحادی هزار مردی کوردیە کە کتێبێکی داناوە لەسەر شەرحی زات و شفا بەڵام بە عەرەبی داناوە ئەوەی ئیبن ئادەم بە فارسی دانراوە هەروە ئیشارەدا و ئاماژەدا بە شەرحێکی تری زات و شفا کە عومەری ناوێک لەو عالمانەی سەردەمی خۆی شەرحی زات و شفای کردووە ابن ئادەم کە باسی شەرحی عومەری دەکا باسی شەرحی ابن الحاج دەکا هەروە باس ناکە هەڵیشیان دەسەنجێنی کە لە قسەکەی ئەو جوانە قسەکەی ئەو ڕاست ئەمە بە زانایەکی زانانە بێت ناکرێت مناقەشە و تاوتوێی كتابي خلو كاتب. طبعا ابن آدم لخلال مسيري خوين فزور قرايا يعني زاري كردستاني ما قرايا لعليرا منطقي سليماني قرايا هل وهاي كردستاني او ديوشي كرديا او سيبارتاني هر سيك رونيا لكاتي خوينشي توا كرديا بهمان شوا ملايتي لو منطقانا كرديا حتى لسليماني يعني او اندا قرايا وكو منطقي ارواب الايراني او اندا قرايا وكو ارواب دبر عندي هر سي منطقي بكامل قراو لهولو همتي في ابن آدم شعري نوسيوا شعري هي ودراسة أو بحثاني كيستاج مناقشة لسدكري لسر شعر كان ابن آدم يعني تايبة نبوة بجانب شيء معين بلام لاني أدب كي هم لاني زمان وهم لاني أدب دسنوسي زور باشي بزيشتوا كوش بيستي براسي بتحقيق إنه ساخرنا وهي تن إيش كراوة لو لانا بلام بيستي بدراسات زياتر شيء براسي زياتر استابو لانا وهول ددريت ك أو دەستنووسانە تحقیق بکرێن و ساغ بکرێنەوە و بڵاو بکرێنەوە یان هەریش لێبێ لە گۆڤارەکەیانە عەرزێکی بکەن لە باتیەوەی کە کتێبی دایکی مەکسیم گۆرلقیەته وقصورنا تأسيسا للحقيقة التالية القائمة لساڵی 1950 لە گوندی ڕۆستی باڵەکەتی لەدایک بووە سەرەتا لە لای باوشی خۆی خوێندوێتی دواتر چۆتە مەدرسەی مەلا محەممەد عەبدوڵڵای بایەزیدی و ماوەیەک لەوێ ماوەتەوە لای مامۆستایانی وەک مەلا ڕەسوول گۆرانی مەلا عەبدوڵڵای شێخانی و مەلا عەبدوڵڵای گراوی خوێندوێتی هەروەها بۆ خوێندن چۆتە ماباد لە ساڵی 1970 دا ئیجازەی زانستی وەرگرتووە لە گوندەکان مەمی خەلان و ناوبەرگان مەلایەتی کردووە لە بەرزانەیەکەی مستەفا بەرجی بە ئۆزبەرجی میرڕواندز بە ئیمام